نەعلە ڤێتنامەکان لە تایەی سەربازی فڕێدراو یان هەر تایەکی دیکە بە ماندووبوون و دەست و بازووی ئەم کاردارانە دروست دەکرێت. لە بازارەکانی هانووی پایتەختی ڤێتنامدا جۆرەها پێڵاو لەبەردەستە، بەڵام ئەم جۆرە کە مێژوویەکی دێرینی لەپشتە هێشتا لە لای ڤێتنامەکان بەهای خۆی هەیە. خۆم دەم پێی دەستیم پێ چاکترە چونکە هەرزانترە و دەتوانین تایە کۆن بۆ دروستکردنیان بەکاربێنین. لە لاستیکی تازەش دروستیان بکەین بەڵام گرانتر دەکەوێت. ئەم نەعلە ڤێتنامیانە تەمەنیان زیاتر لە 80 ساڵە. کاردارەکان بەردەوامن لە هێشتنەوەی ڕەسەنایەتی و جوانکردنی و هەندێک گۆڕانکاری تا دڵی گەنجەکانیش بۆ کڕین ڕابکێشن. لە ساڵی 1970دا کاتێک قوتابی زانکۆ بووم ئەم جۆرە نەعلانم لە پێ دەکرد. زۆر حەزم لێیانە، بەهایەکی مێژوویشیان هەیە، لە بەرکردنیشی ئاسانە و جوان دەردەکەوێت. ئەم بەرهەمە خۆماڵیەی ڤێتنام لە مۆزەخانەشە. ئاخر ڕۆژگارێ سەرکردە باڵاکانی شۆڕشەکەیان هاوتای هوشیمن و سەرۆکی پێشووی ڤێتنامی باکوور کە بە سۆزەوە بە مامهوو ناسراوە لەم جۆرە نەعلەیان لە پێ کردووە. ئێمە دەمانەوێت نەعلی لاستیکی دروستکراوی دەستی ببێتە میرات. یەکێکە لە بەرهەمە ناوازەکانی ڤێتنام کاتێک خەڵکی بیانیش دێنە ئێرە لی دەپرسن. زۆرێک لە پێڵاو و مارکە جیهانیەکان لە ڤێتنام بەرهەم دەهێنرێت، وەلێ نەعلەکانی خۆشیان لە نێوان مێژوو و دنیای ئێستا هێشتا بازاریان هەیە. یەحیا بەرزنجی گەنجی ئەمریکا